انجليرا فاستغاثه الذي من شيعته أويك لجماعتي إخوانا هاواري بو هنا أما بيوتري استغاثة شتێکی زۆر سێرم لەسەری خوێندەوە کە هەندێک سۆفی ئەمە ئەکەن بە دەلیل بۆ ئەوەی کە جائزە ئیستیغاثە بە قەبرێ بکەی بڵێ یا شێخ عەبدولقادری گەیلانی دەرم چێنی لە مەکتەب یا کاک ئەحمەدی شێخ ئەولادمان پێ ببەخشی کاکە ئەمە لەکوێ و ئەمە لەکوێ فاستغاثه هنا فاستغاثه الذي من شيعته على الذي من عدوه سێ بەشەرن دوانیان شەڕیانەیەکێکی تری بەخۆ و کە ئەستور و گەورە و بەهێز هاتووە لە جەماعەتی ئەمانە فاستغاثه الذي من شيعته داوای یارمەتی لێ کردووە داوای عون و یارمەتی لێ کردو بۆ شتێک کە ئەتوانێ معقولە تۆ دانیشتوی بڵێ شێخ عەبدولقادری گەیلانی ئەولادم پێ ببەخشە کە ئەمە غەیری خوا نایبەخشێ هاوار کە یا شێخ فڵانی کەس نەزان یا شێخی ئەولیا و شێخی فڵانی دەرم چێنی لە مەکتەب بەچی دەرە دەچێنە لە مەکتەب زاکیرەیەکی ترە دەداتێ پڕ بوو بێ لە عیلمەکە ئەو بە زیندوێتی ناتوانێ تۆ لە کەلاری هاوارەکەی یا لە شارباژێڕی هاوارەکەی شێخ لە پشت دەرمردووە لەکوێ هاوکاری تۆ بکە لە بەغدا مردووە لەکوێ هاوکاری تۆ بکە بە زیندوینەی ئەتوانی ئەگەر لەوێش وایە بە زیندوینەی ئەتوانی بە مردووی طبعا ناتوان فاستغاثه الذي من شيعته على الذي من عدوه يعني وەرە لەسەرم کەرەوە وەرە دەستی کابران بۆ بگرە چوار شەقیتی هەڵم وەرە من بۆ کزەکە هەم تۆش لەو دیوە دوو بۆ کزی تری پێچێش ئەمەیە لەسەرکردنەوەیە ما علاقەی نییە بەسەرەوەی استیغاثەیەوە کە بەشێکە لە شرک ئەگەر بۆ غەیری خوای پەروەردگار بڕیار بدرێت فاستغاثه الذي من شيعته على الذي من عدوه باش